ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان باڵزنەی گەرمیان بەشدارین لە پرۆژەی مارینە بە چەندی خزمەتگوزاری بێ بەرامبەر خزمەتگوزاریەکانیشمان هەمویان پزیشکین و چەندین پشکنینی پزیشکیمانەیە بێ بەرامبەر پشکنینەکانیشمان پشکنینی چاوە، پشکنینی زەختی چاوە، پشکنینی جۆرەکانی خوێنە و زەختی خوێنە و شەکری خوێنە. گرنگی ئەم پشکنینان لەوەدایە کە لێرە سەرەتا بێ بەرامبەرە ئەمە هەلێکی زیاد ڕختێنە بۆ هاوڵاتیانی گەرمیان کە بتوانن بێ بەرامبەر پشکنینەکانیان بکەن چونکە ناتوانن لە بارودۆخی ئێستەیە ناتوانن هەندێک پشکنین لە هەندێک لە نەخۆشخانە ئەهلەکانە بکەن و لێرە بزانن کە جۆری خوێنەکانیان چۆن یان هەر نەخۆشیەکی هەبێت کە پێشتنیان زانی بێت بۆی پێ بزانن ئێستا. ڕاستی ئەمە خۆمان ستافێکی پزیشکیمان پێکێنەوە کە لە پزیشک پێک دێت لە جەماعەتی شکاری نەخۆشی پێک دێت کۆمەڵێک پەرستارمان لەگەڵایە جەماعەتی بەشێکی ئیمامان لەگەڵایە کە زۆر بە وردی فەحسەکان ئەنجامەدرێ و بە شێوازێکی زۆر پراکتیکانە و ڕاست ئەنجامەدرێ بۆیە دڵنیایی تەواوەتینە هاوڵاتیانی ئێمە. باشە ئامانجیەوە چێ لەمە؟ ئەوەیە کە هۆشداری تەندروستی بڵاوکەینەوە یارمەتیەکی سووکی خەڵک بینەم بارگوزەرانی ئێستاە کە خەڵک لە حاڵێکی ناخۆشایە جار وایە نەخۆش نازانێ بۆ نمونە پەستانی خوێنی بەرزە لێرە کە فەحسێکی بۆکەین پەستانی خوێنی بەرزە لەوە بەدوایە چێت و گرنگی بە تەندروستی خۆیە. لەماوەی ڕابردوشدا ئەگەر ئەمەتان ئەنجام دابێت کەس هەبووە نەخۆشیێکی سەختی هەبی بێ و هاتبێت لەلای ئێوە بۆی دەرکەوت بێ؟ بەڵێ ناڵم ئەمە نمونەمان هەبوو بۆ نمونە نەخۆشە بووە کە پەستانی خوێنی بەرز بووە پێی نەزانی و تاکو لێرە فەحسێکمان بۆ کردو کە پەستانی خوێنی بەرز بۆ بەدوایە چووە گرنگی بە تەندروستیدا و ڕۆشتۆتە لای دکتۆری پسپۆر.